کە پێشوەختە هەر لیستێک یا هەر کاندیدێک بانگەشەی پێشوەختی دەست پێ کردبێ ڕاستمان کردووە چاودێریمان کردو و مووقیفی خۆمان ناوە بە بەغداد. لێرە و لەوێ پۆستەرە بینین کە لەسەر شەقامەکان تەنها ژمارەیەشی لەسرە بە چەندین شیعارەوە ئەمە وەکو خڵوقات و وەکو باگەشەی پێشوەختە هەژمارەکرێت. سەبارەت بۆ بابەتی بەڕێزباسێکی ئێمە لیژنەی تایبەتمەندمان هەیە کە پێشوەختە هەر لیستێک یا هەر کاندیدێک بانگەشەی پێشوەختی دەست پێ کردبێ ڕاستمان کردووە چاودێریمان کردو و مووقیفی خۆمان ناوە بە بەغداد ئەنجومەنی کۆمیساران تاوەکەوەی کە سەرپێچی کردبێت سزا بدرێت. سەبارەت بۆ بابەتی بەڕێزە باسیەکەی دیارە مووقیفی خۆمان ناوە بە بەغداد بەڵام لەبەروی کە وەکو سەرپێچی هەژمار نەکراوە دیار نەبووە کە خاوەنی ئەم ژمارەیەکیەیە بۆیە تا ئێستا سزا بۆ نەگەڕاوەتەوە. باشە لێرە و لەوێ ئەڵەی حیزبەکانیش ئەبێنرێت بەسەر ئەمودەکانەوە ئەمەش بە هەمان شێوە ژمارەکرێ بۆ سزا؟ بەڵێ ئێمەوانەمان هەمی ڕاست کردووە لە ڕاستیە و مووقیفی خۆمان ناوە بە لیژنە مەرکەزەکە لە بەغاد چاوەڕێی وەڵامین.